ئەمڕۆ باز لە ڕۆژی گیانی چای سار دەکەین و چای سار لەوانەیە هەندێکمان پێی ئاشنا بین هەندێکمان بەلامانەوە نامێ لە کەلتوری ئەمەدا تا ئێستا ئەوەندە ئاشنابوونیە نەبێت تۆزێکەم بێت بەڵام چۆن بتوانین ئێمە بیکەنە کەلتوری خۆمان چکە چای ساردیش بێگومان کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەیە لە وڵاتانی ئەوروپا یعنی چای سار ڕۆژانە وەکو ئاو خواردن بەکارێنە چکە لەبەرەوەی بەردەوام پیانە لە تەرمۆزەی تایبەتە و کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەیە و هەمیشەش پرسیاریەوەمان کردو ئەکە چایەکی ڕۆژانەی کە تۆ باسەکەی دوانانێ خوێن هەم چایەکە خواردمانەوە ئایا چەند ڕوون بێت چەند بکوڵێت و چەند ئیسفادەمان پێگەێنێ شوازی گەرمکردنەوەکەی دوای ناخواردن ڕاستە خۆی کە تۆ باسەکەی بیخۆین ئایا سوودی هەیە سوودی نییە بەڵام ئەمڕۆ ئێمە باسی چای سار دەکەین و باسی چای سار دوو جۆرەکانێکین لە چی و چی دروست ئەبێت و سوودی ئەو گژوجیانەش ئەو میوانەشی کە چای لێ دروست ئەکرێ خۆی لە چیابینێتەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێست کارزانەت هایرمان کردووە کوشارزای بواری ڕۆک و گژوجیا سروشتیەکان کە بەڕێزیان سا لە ستۆدیۆی ئەگەر بفەرموویت کاکزانە فەرموو سڵاو لێبێت بەخێر بێ کاکزانە دەبوونن باسی چامان کرد و گرنگجی و سوودەکانی چامان لە ڕابردووە باس کردووە چۆن بێت و چۆن بیخۆین و چۆن سوودی لێبینی بەڵام ئەمڕۆ جیاوازتر باسی چای سار دەکەین لەوانەیە لە کەلتوری ئەمە تۆزێ کەم بێ گرنگیدانەکەی بەڵام چۆن بیکەین بۆی کە گرنگجی بێن بەڵام بزانین چای سار چی فەرقێکیە لەگەڵ ئەو چای ڕۆژانەی خۆمانای خۆین با لەوە دەست پێ بکەین ئەگەر بین باسی چا بکەین چا بە ساردی هەم گرنگیەکی زۆری هەیە هەم زۆر تەندروسترە وەک لە چای گەرم چۆن ئامادە بکەین زۆر باشە ئەگەر بمانێت چاپ ئامادە بکەین ئاسایی نەیکوڵێنین هەری نەخینە سەر ئاگر و بکوڵە چاکە زۆر کەسێک کە چا ئەکوڵێنێ لە ماڵەوە ئەڵێ با تۆزێ زۆر بکوڵێ یاخود با چاکەی من زۆر خەز بێت ئەمە لە ڕووی تەندروستیەوە ئەگەر بین تەماشای کەین زۆر کارێکی تەندروستە چا نابێ بکوڵێت بەڵکۆ بێ ئاوەکەی بۆ گەرمکەی چاکەی تێکەیت داینەی تا خۆی برند ڕەنگاوایەت و تامایەت و دوای چاکە بخۆیت بەڵام کە چاکە ئەخۆی باشترین حاڵەت ئەوەیە کە چاکە بە ڕوونی بیخۆیت نابێت چا خەز بێت ئەمیش هۆکاری هەیە بۆ چای خەست زیانی زیاتر وەک لە چای ڕۆن چای خەست یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تووشی قۆڵۆڵمانەکە بۆ لەبەرەوەی ڕیخۆڵە گرژەکاتەوە ئەمەش بێتە هۆی قەبزی هۆ بێت هۆی قۆڵۆن چای خەست ئەگەر گەرمیش بێ لە هەمان کاتە ئەبێتە هۆی سووتانی بۆریەکانی بڵێن هەناسە یاخود گەرمبوونی بۆریەکان هەناسە ئەگەر بەردەوام بێ لە سەری ئەبێتە هۆی توشببوونی جۆرە حساسێتێک ئەمە وەکو چای گەرم لە هەمان کاتە بۆ گەدە بۆ مەعیدەشمان خراپە ئەگەر چا بە خەسی بخۆین و بەردەوام بین ئەبێتە هۆی نەمانی مادەی ئاسن لە جسمی ئەو کەسەی کە بەکاری هێنێ بۆیە زۆر باشە چاکە یەکەم نەکوڵێنین پاشان بەڕوونی بیخۆین ئامادەکردوون بەڵێ خۆت ئاماژەت بۆ کردوتت چا ڕێژەی مادەی ئاسن لە جسمدا کەمەکاتەوە و کاتێک ئێمە عیلاجێکمان هەبێت لە دوای نان خواردن ئەڵێن چامە خۆرەوە لەبەرەوەی کە تۆ ئەبێ ئەمانە بخۆیت ئا بۆ چای ساردەکەش هەمان ڕێنمایی پێڕە و ئەکرێت وا پێویستە لە دوای نیو سعات بەڵکو بۆ 3 چارێک دوای ناخواردن ئەنجا چا بخورێتەوە ئەگەر چاکە ڕوونیش بێ وەک ئاماژەم پێکرد ئەوە زۆر باشترە ئەو گشوگیانی کە لە چای گەرما بەکارێت ئەو پێکاتان هەمان ئەو گشوگیانش کە لە چای ساردیشدا هەمان ئەو پێکاتانم بڵێ ئاوەکەی بۆ گەرمەکەیت گژوژاکەی تیعەکەی بۆ نمونە ئەگەر بمانوێت چایکی خۆش ئامادەکەین لە ماڵەوە و گژوگیاشمان هەبێت چی تێ بکەین باشترە بێنین چاکە بە وشکی ئەگەر چایەکە یاخود دووسێ جۆر چامان هەیە بێنین بیخێنە سەر پارچەی قوماش مەبەستمە کاڵم لەسەر پارچەی قوماش بڵاوی کەیتەوە لە جیاتی قوماشەکە لایلۆن نەبێ یاخود پلاستیک نەبێ یاخود سینی نەبێ کێسا لە زۆربەی زۆری ماڵەکانە بەکارەیە پارچەی قوماشی بۆ دابدرێت چاکە بڵاو بکرێتەوە گوڵەباغ هەیە پارچەی قوماشی خام بێ زۆر باش مادەی پلاستیک و لایلۆنیتیانەیە بەسم سەهەیە سفر ڕعاخا بۆ لە بەرەوەی پێکاتی چاکە نەکوژێتە بەخور نەکە ئەو گەرمیەی تێکی نەیە چاکە بڵاو ئەەکەیتەوە گوڵەباخی تێ ئەەکەن هەر بە وشکەی کە نەناو چاکەوە هێلی تێ ئەەکەن زائید دارچینی گوڵێکی شەیە خۆی گوڵ نیە بڵێن جایەکی سەوزە پێڵم ملیسا کەمێک ترشە بەزە بێەوە زۆر کەمی تێکەیت چکە تامی چاکە تێگەیە ئەم چوارە ئێنی هەر چواری تێکەڵی ناو چاکەی ئەەکەی جوان دوای ئەکەیتە ناو ئەو
شوشەی کە چاکەت هەڵگرتووە کاک سەرکۆمێ ئاماژە بە یەکشت بکەم کە ئێستا زۆربەی زۆری لە ماڵەکانی خۆمانە کە هەڵ ئەگرین زۆر بە سەقەتی چاکە هەڵ ئەگرین بۆ لەبەرەوەی لە مادەی پلاسیکا دایئەنێن یاخود دەبەکەمان لایلۆنە ئەبێ شوشە بێ زۆر باشتر بێ چکە ئەمە جا لە چاکە لە مەطبەخە کە دانراوە خۆشی دەبەکە پلاستیکە گەرمی ئەیە گەرمی ناو دەبەکە چاکە تێک ئەیە بۆیە زۆر جارەڵێ وڵات چاکە تێک چوە وڵات یا چاکە تامی تێک چوە بۆنی ناخۆشە لە شوشەیە بێ و شوێنەکەشی فێنک بێت نابێت لە شوێنی گەرم بێ و بە هیچ شێوەیە کە زۆر گرینگە بیزانین نابێت گەرمی یاخود تیشکی خۆر لەیبات زۆر باشە کاکزانە زۆر جارە باسی ئەوە کراوە ینی بەپێی ئەوەی کە مێژوش باسیەکە چینیەکان کە چیان بەکارهێنەوە لە چەند ساڵی ڕابردووە بە هەڵم بوون چیان دروست کردووە کارێکی زۆر باشە چۆن بتوانین ئێمەش باسی ئەوە بکەین کە لای خۆشمان لای خۆمان زۆر کەس هەیە کتێکە دانێت چاکەی خاتە سەر تاوەکو چاکە بکوڵێ ئێمە چۆن بتوانین ئیترواز لە ئاگر بێنین بە هەڵم بوون چا دروستکەین بۆی کە سوود و تایبەتمەندیەکانی بە باشی وەربگرین کاک سەرکۆ هەموو شتێکە کەوتۆ سەر کەسەکە خۆی ئێستا لە بازار جاران نەماوە ئەی جاران بابەتێکە بۆ هەر قۆری و کتریەکە بۆ خراسەر ئاگر و بیکڵێنەوە تاوە بەڵام ئێستا لەخوا بەزیابێ شت هەیە قۆری هەیە و کتری هەیە قۆری کتریەکە ئاوەگەرمەکەی تێئەکەیت تێگەی ئاوەکەیتە ناو قۆریەکە و لەگەڵ چاکەیە ئەیخێتە سەر کتریەکە کە کتریەکە کوڵا بە هەڵمی کتریەکە چاکە پێ ئەگا هەر بۆ شێوازش دروستیان کردو هەر بۆ شێوازە خۆی بێت لە تەندروستترین شتە ئەو شێوازە و حاڵەتێکی زۆر باشە بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ ئەوەت کرد ئەگەر گژوجای تێکەی ئەو گژوجای کە خۆت حەزی لێ ئەەکەی تێ بکە ئەمە یەکەم دووەم نیو سعات بگرە بۆ 3 چارە نیو سعات کەمتر نەبێت دوای نان چاکە بخورێتەوە زائید وەکو ئاماژەم پێکرد چای خەز نەبێت چکە چای خەز زۆر خراپە چاکە بەڕوونی بێ جاتوی چایەکی خەز بخوا با دوو چاپخوا بەس ڕوون بێت ئەوە زۆر باشترە چکە لەو پێکاتە سەرەکی چاکە بۆ بە کللتوری و بەکارێت ئێستا خەڵک خواستی لەسەر ڕۆکی دیکەش نییە بۆ دروستکردنی چاو ئێستا من لە دوکان بەڵێ خواستی زۆرە و حتا یەک دوو شوێنش کراوەتەوە چای گژوجاییە کە گژوجیەکان لای خۆم ئەبن بۆ نمونە زۆر کەسەی لە جاتی چای سەوز چای ڕەش دێ چای سەوز ئەخوات چا سەوزەکەش بە هەمان شێوە هەموو گژوجیایەک نەک چای سەوز نابێ بە تەریقەی گەرمکردن بێنین گەرمی بکەین واتە لی بنێن ئەبێ بکرێتە ئاوە گەرمەکەەوە دوایی کە سار بۆ بیخۆینەوە اینجا ئەگەر بین باسی گژوجیەکان بکەین بە گشتی هەیە چای سەوز ئەخوا هەیە پونگە ئەکا بە چا هەیە جاترە ئەکات لیمۆ ئەجا هەیە چای سەوزەکە کە ئەکا بە چا لە هەمان کاتە نعنایتی ئەکات لەگەڵ چا سەوزەکە تامبوونی خۆشتر و پێکاتەکەشی لە ڕوو تەندروستی باشترە ئێستا لە وڵاتی ئەردەن هەر کردوانە بە کەلتوری خۆیان ینی من بەڕاستی لە بەکارنێنن لە ئێرانی زۆربەی زۆری کوپە چاکە بۆ تێکەن یەک گەڵای نعنای طبیعیە خەنە سەر هەیە لە جاتی سەوزەکە کە چا سەوزەکە بەکارێنێ لە جاتی نعناکە لیمۆیەگەێنێ بەڵام ئەمە ئاماژە بە یەک شت کەم لێرەیە ئەو کەسەی کە لیمۆ بەکارێنێ لەگەڵ چای سەوزە یا لەگەڵ هەر گژوگیاشیکەیە ئاوی لیمۆ هەیە لە دەبەیایە ئەوە بەکار نهێنێت ئامادەکراوە بە هیچ شێوەیە بەکارنێنێ بەڵکو لیمۆ سروشتەکە خۆی بێنێ قاشی کات بیگوشێ ئاوی لیمۆ سروشتەکەی تێبکات زۆر باشترە ئێستا لە میسر چاخانە هەیە لە هیندستان لە زۆر وڵاتان کە ئەچێ داوای چاکە یەکسەر یا بەدەمی پێ ئەڵێ یاخود وەکو مینوەیەکی خاتە بەردەمی ئەڵێ ئەم چانەی کەشمانەیە گژوژایە حەز لە کامان ئەەکەی ئارەزوی کامان ئەەکەی با بۆت بێنێ ئەوە شتێکی زۆر باشە و ئێستاش بەگشتی ئەگەر باسی چاپ بکەین وەکو خەڵک لەخوا بەزیابێ وشار بۆتەوە زۆر کەزەیە چا بە هیچ شێوەیە چای ڕەش ترشی کردوە زۆر کەمەخوا گژوجە ئەخوا بەڵام یەک خاڵی گریمان زۆر بیر نەچێت چا خواردن بە شەکری زۆرەوە شتێکی زۆر باش نییە نەکسوتی پێگەنە زیانیشی پێ هەوڵ بە یا شەکر هەر نەخوا باشترە یاخود شەکرێکی زۆر کەمی تێکات بەڵام نەیخوا لەگەڵ یا باشتریشە ئیتر لەگەڵ چای ڕەش بێت یاخود چای گژوژاکە بێت بەڵام چای ڕەشیش ویستم ئاماژێکی کە بکەم چای ڕەش ئەگەر بین چای ڕەش بخۆین چای ڕەشی ئاسایی تامی تۆزە تفتە تاڵ نییە ئەوەش وەکو زانیاری بە بینەران و بیسەران بزانن زۆر باش زۆر کات کە باسی شەکرەکەین لەگەڵ چایە
سود و تایبەتمەندیەکانی چا زۆر گرنگە ینی چەند بۆ جەستەی ئێمە بۆی کە زۆر جار ڕێژێکی باشی کافاینی تایە کە لەوانەیە ڕۆژانەمە پێویستمان بۆ بێ دوورکەینەوە لەو خواردنەوە ئێنەرجیانەی کە خۆین ئێمە پشت بەسیم بۆ منە بە چا قاوە بەڵام ئەمڕۆ باسەکەمان چایە ینی چەند گرنگە لە شەکر دوورکەوینەوە ینی بۆ نمونە بەدلیشی هەیە ئێستا وای لێ هاتۆ لە زۆربەی شوێنەکانی لە چاخانەکانە لە ماڵەکانە خورما وشکە بچووکەکان دانن ئەتوانین لە شەکر دوورکەوینەوە هەموو کەسێ وەکو باسم کرد بەدەست خۆیەتی من ئەتوانم لە شەکر دوورکەومەوە چاپ خۆم بەبێ شەکر بەڵام لە هەمان کاتا چی بکەم جسمم جێگرەوەی شەکرەکەم بڵکە وەکو جەنابەت وتێ ئەتوانم بە دوو دەنێک سێ دەنێک خورماوە بیخۆم هەیە چا ئەخوا بە مێوژەوە بە تایبەت ژن و پیاوە بە تەمەنەکان بە کشمیشەوە تۆ میوە ئەخۆی ڕۆژانە کە زۆر پێویستە ڕۆژانە هەموویەکی لێمە میوە بخوا میوە ڕێژەی شەکری خۆی تیا ئیتر هەر میوێ بگری تێگەی جۆرەها میوە بخۆ جێ ئەو شەکرت بۆکە دێتەوە کە ئەو شەکرە دەستکردێ لەگەڵ چاکای ئەخۆی لە هەمان کاتەکە جگرەوە شگرێتەوە زۆر تەندروستریشە وەکو ئەو شەکرە دەستکردەستپێکە ئەی خۆی ئەگەر بینە سەر بابەتی بەهارات و گژوگیا سروشتەکانی دیکە ئەماژەت بۆ کرد کە شێوازی هەڵگرتنی چا شێوازێکی تایبەت بەخۆی هەیە ئەی شێوازی هەڵگرتنی بەهارات و گژوگیا سروشتەکانی دیکە ئەبێ شوێنەکەیان چۆن بێت بە هەمان شێوەی کە چا باسم کرد بەهارات ئەگەر بەگشتی بین باسیکەین ئەو کەسی کە بەهارات بەکارەهێنێ لە ماڵەوە دووسێ خاڵی زۆر گرنگ هەیە ئەگەر بتوانێت خۆی بەهاراتەکە بە نەهاڕاوی برێتەوە بە ماڵەوە داینێ لە هەمان کاتە کە بەکاری ئەهێنێ ئەو بەهاراتە پێش بەکارەدانێ بێت نەهاڕاو بێت لە شوشەیە بێت شوێنەکەی فێنک بێت ئەگەر لە دەرگای سەلاجیا بێت ئەوە باشتر دوور لە تیشکی خۆر دوور لە هەموو گەرمیەک دوور لە دەبەی پلاستیکی کە زۆر خراپە ئەمە لە هەمان یەکەمیان حاڵەتی دووەم کە ئەڵم نەهاڕاو بێت ئەو بەهاراتەی ئێستا من لە ماڵەوە بەهاراتم هەیە بۆ نمونە بەهاراتەکەم نەهاڕاوە بۆ نمونە زیرە بەکارێنم یاخود زەنجەبیل یا قولیجان یا هەر بابەتێکی کە بەکاربێنم کە بەکاری ئەهێنم چەندم پێویستە بۆ نمونە من خواردنێک دروست دەکەم کەوچێکی چا لە دارچینیم پێویستە یاخود کەوچێکی چا لە زیرەم پێویستە با بێنم ئەو کەوچکە چایە بەهاڕم بە ئاسارە لە ماڵەوە یەکسەر ئامادەیکەم ئەو بەکاربێنم ئەوەیکی با بە نەهاڕایی بمێنێتەوە بۆ لەبەرەوەی نەهاڕاوەکە کە لە شوشەیە دامناوە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە وە تێکچوونیشی درەنگ بڵێن بە کوردەکەی درەنگ بەسەر ئەچێت بەڵام هاڕاوەکە زۆر هاڕاو هەیە کە ئێسا ئەو کەسەی دێ لە دوکان لای من دای لای هەر کەسێکی کە بیکڕێ هاڕاوەکە لای من زۆر ماوەتەوە لا ئەوی زۆر ماوەتەوە بە شێوەیەکی گشتی زۆر زوو تام و بۆنی لە دەسەیات بۆ بە نەهاڕاوی بەکاری بێنێت چەندەی پێویست بێ ئەوەی بەهاڕێ و زائید لە شوشە هەڵگرێت شوێنی فێنکێش ئەمەکو بەهاراتەکان ئەمڕۆ باسی چای سار دەکەین زۆر کاتەگەر ڕوو زۆر بەمان ڕێکم ڕێمان کەوتبێتە کۆمەڵی مارکێت چای سار دەبینین لە پاکەتێکایە قەلەقین لەوەی کە بیکڕین یاخۆ نێکڕین چکاڵین لەوانەیە ئەمیش کۆمەڵی مادەی پارێزرایی تیابێت حافزەی تابێت ئایا ئێمە چۆن بتوانین ئەو چایانەمان دەستگەوت من حەزم لە چای ساردە ئایا دڵنیام لەوەی کە لەو کارتۆنای من بیکڕم یاخود ئەمە زۆر کەس بەکاری نێنەوە زۆر ماوەتەوە کە ئەتوانی سەی تاریخەکەشیکەین و ئەنجا بتوانین بە شێوە لە شۆزەکان بەکاری بێنین کاک سەرکۆ چای سارد تایبەتمەندی و تەندروستێکی زۆر باشی هەیە بە دڵنیایی ئەوەی کە بچێتە پاکەتەوە بێتە شەریکات مادەی حافزەی تێکرێت بۆ لەبەر ئەوەی زۆر بمێنێتەوە ئەو تاموبوونی خۆی لەدەست نەیە بەڵام ئێمە هەوڵ بین لە کاتێکە ئەو ساردە ئەکرین تازە بە تازە دەستمان کەوێت ئێستا زۆر کەس هەیە من لە دوکان هاتوۆتە بازار لام و توێتی کاکە من چای سارد یا خۆم لە سین ئەیهێنم یا خزمم هەیە لە ئەوروپا لە سینە ناسیاوم هەیە کە دیە نەواڵێ چیت بۆ بێنم ئەلم تۆزە چای ساردم بۆ بێنە یا لە هیندستان چای سارد ئێنم بۆ ئێرە هەیە بەشی خۆی ئەهێنێت بەشی ماڵی خۆی هەیە ئەهێنێت بۆ فرۆشتن چۆن گژوجاکان بە تەڕی وەکو زەردەچەوەی تەڕ لێرە نییە هەرچەند جوتیارە نمویەکە لە هەڵەبجە لێرە ڕێزم هەیە بۆی و بەرهەمی هێناوە بە تەڕی و فرێشی بەکاری بێنە ئێمەش هەوڵ بین شوێنە بدۆزینەوە بە فرێشی دەستمان کەوێت ئەوە زۆر باشترە وەک لەوەی لە پاکەتا و وەکو جنابی شەوتێ سەری تاریخی بکەین بەروارەکەی زۆر گرینگە ئەو بەروارە چاساردەکە بە تازایی بە فرێشی دەستمان کەوێ و ئەکسەر بەکاری بێنی زۆر تەندروستی دریشە
چای گەرم کاتێک کە ئێمە چاک حاضر ئەەکەین و ئامادەی ئەەکەین لە دوای لەوانچە چەند جارێک گەرم بکرێتەوە ئەو چایە ئەوە زیانی هەیە گەرمکردن بە دڵنیایی زیانی هەیە هەموو بابەتێک ئیتر چابێ یا هەر گژوجیاکی کە بێ کە دوو جار سێ جار گەرم کرایەوە پێکاتەکەی لە دەزایە وشەیەکێ پێڵێن زیوتە تەیاران ئەمە عەرب پێڵێت ئەم زووتی تەیارانە ئێسا من چائێنم یاخود بابەتێکی گژوجیانم ئەی کوڵێنم لەگەڵ هەڵمەکەی زۆربەی زۆری پێکاتە باشەکەی ئەبات بۆیە لە هەموو شوێنێک ڕێنمایی گژوجیا ئەکرێت ئەو دکتۆرە بەڕێزانێک کە ڕێنمایی گژوجیا ئەکەن کە شێوەی بەکارێنانی بازەکەن ئەڵێن نەکەی بیکڵێنی بەڵکو ئەبێ بکرێتە ئاوی گەرمەوە و سەریشی قەپات بکرێت واتە داپۆشرێ بۆ لە بەرەوەی ئەو زیوتی تەیارانە ئەو مادە باشی کە ئەبێ بە هەڵم بەر ئەو پێکاتەیەکە کە تۆ سەری و قەپات کردووە یانی سەری و داپۆشیوە ئەچێتەوە ناو ئاوەکە خۆی و پێکاتە باشەکەی لە دەست نایە من بێنم چای بکڵێنم یاخود چاک ئەڵێم وڵا ئەیکەم ئاوی گەرمەوە بەڵام سەریش پرداخەکەم یا کووبەکەم بەتاڵە زۆربەی زۆری لە جاتی ئەوەی لە 100 پێکاتە باشەکەی بێتە جسمەوە ئەو کاتە لە 160 بۆ حتایەتە جسمەوە بۆیە باشە سەری بنیتەوە باش بە تایبەتیمان بۆ چانە سەرکۆکە لە چای کیسەکە لای خۆمان پێڵەن چای بە گەرمی دای بنێ ئەگە زانیت زۆر گەرمە لە نەکوپێکە دایانەی با تۆزی خۆی سار بێتەوە هەتا پێخەمە ساڵسەڵم ئاماژەی کردوتی شتی گەرم نەبی خۆن نەفووی لێ بکەن وڵای من ڕاستەخۆ زۆربەی کەس یەکسەر نانەکە خوا چاگەرمەکە ئەگە زۆر گەژمی کات ژێر پیاڵەکەەوەی خوا دۆزێک لەسەری ناوە فوشی لێکات کاک زانە بە لەسەر یەک تۆز تایبەتمەندی چای سارد بۆستین یعنی لە وڵاتانی ئەوروپا بۆ بە کەلتور یعنی چیتە لێرەش خۆزگە من بۆیە ئەمەە لەسەری پرسیارکەم بۆی کە بتوانین ئێمەش بیکەینە کەلتور چونکە لە مناڵەکانمانەوە پێویستە تا کەسە بە ساڵات بڕواکە من لە دوکان چا زۆر ئەخۆم کێچان بۆیە یەکەم چای زۆر ڕوو نەخۆم زۆر میوان هەیە کە هێتە لام ئەڵێ کاکەوە تۆ شەربەتە خۆ یا چا ئەخۆی اینجا داشی ئەنێم تا سار دەبێتەوە چای سارد ئەگەر بیبینی وەکو شەربەتی سێ وایە ڕەنگەکەی ئەمە ئیتر مناڵیش بیخوات کەسێکی گەنجیش کەسێکی بە ساڵات بیخوا تەندروستێکی زۆر باشیشی کاتێمە چۆنەمە بکەینە کەلتور ئایا ڕێژەکەی کەمە لای خۆمان کە ناتوانین ڕۆ بەکاری بێنین یاخود کاک سەرکۆ زۆر ئاسانە ئێستا من ئەتوانم لە خۆمەوە دەست پێ بکەم بۆ نمونە من لە دوکان یا لە ماڵەوە میوانمێت کاکە ئەمە چای ساردە تۆ چای بخۆ واز دەم چاڕەشە بێنە هەتا لە ماڵەکەی منایە لە تادای لە دوکانەکەی منای یا ئەچین بۆ کۆفیە بۆ شوێنە دائەنیشین بۆ نمونە من و جەنابتین داوای دوو چاکەین کاک سەرکۆ تۆ پێ مەڵی کاکەجا ئەم چا ساردە بخۆ هەتا لەگەڵ منای واز دەم چاڕەشە بێنە دوو جار سێ جار هەر ئەوەنەی دوو جار سێ جار هەر ئەوەنەی کڕایم لەگەڵیا دوایی من ئەتوانم بە خێزانم بڵێم بە مناڵەکانم بڵێم بە میوانم بڵێم وازە چاڕەشەکە بێنە با چای سار بخۆین بڕوا بکە یەک هەفتە هەموو ڕۆژە چایەکی سار بخۆ دوایی چۆن مەسەلەیەکی کوردی خۆمانێڵێ لە بەر چاوی دەکەوێت چاڕەشەکە و لەبەر چاوەکەوێت ئەنجازای قەدرەوە ئەو کاتە ئەزانی ساردەکە چەند ئیسفادە و سوودی هەیە دەوانێت هەنێکە سەر ئارەزوی خواردنی چای گەرمیان نەبێ بەڵام کە چا ساردەکە زۆر کەزیە لە من چای زۆر خستم خواردووە یا شەکرم خواردووە توی چاکم با خەز بێ شەکریشی زیابێ ئەلە کە زانیومە تا هەفتەیە دوو هەفتە بگرێت تا تۆزە زیاتر یا کەمتر وازم لێ هێناوە ئێستا چاکەم خەز بێ یا شەکری تیا بێ بۆم ناخورێ بۆ هەموو ئەو خۆشەویستانەی کە چای گەرمیش ناخۆن لە بەرەوەی کە شەکری تێنەکەن چای سارد ئەو تایبەتمەندی هەیە کە دوورە لە شەکر ینی هەرتوانی بە پێکاتەکەی بێ باشە زۆر باشە هەم شەکری تیانی هەم چاکە ساردیشە هەم تەندروستیش باشە کاکزانە لەگەڵەوەی کە بەڕێستان شارەزاییتان هەیە لە بواری گەژوجیە زۆر کەس کۆمەڵە گوڵی تایبەتی سروشتی کڕیوە ئەم گوڵانە هەر یەکە بۆن و تایبەتمەندی خۆی لەگەڵ چای تێکەڵێکە ئایا ئەمانە سوودی هەیە بە دڵنیایی سوودی هەیە بەڵام چۆن ئامادە بکرێ ئامادەکردنەکەی جارە ئەبێ لەگەڵ یابی کوڵێنێت یاخوەکەم جار ئاماژەم پێکە بە هیچ شێوێ نابێ بقوڵێت ئەبێ بکەیتە ئاوە گەرمەکە و لە پێشە ئێستا من بۆ نمونە ئەگەر باسی کەم زۆر کەسەیە کۆمەڵێک گوڵ ئێنێت تێکەڵی ئەکا بەڵام ئەبێ گوڵەکان لە پێشە وشکراوە بێت باشە ئەگەر بە ویشکی بیکرێ لە بازار ئەمە ئەتوانێت بەڵام بە شەرتێ تازە بێت ئەگەر گوڵەکە بە تەڕی لای خۆی بێ ئەبێ وشکی کاتەوە چۆن وشکێ کاتەوە وەکو باسم کرد بۆ چاکە کە چاکەمان تێکەڵ کرد
پارچەی خام ئێنێت یاخود قوماش ئێنێ گوڵەکەی لەسەر دائەنێت لە ڕۆژێکە جارێک دوو جار تێژیە ئەم دی ئەو دیویەکات لە شەوانیشا جارێک پێویستە هەمویان بێتەوە تێکەڵکە هەر تێکەڵیکا بەڵام بەبێ شوێنەکەی فێنک بێت نابێت گەرم بێت ئەبێت دوو لە هەتاو بێت زائید لە ڕۆژێکە دوو جار لە شەوانی یەک جار ئەم گوڵە ئێنێ ئەم ئەو دیەکە شوێنێکی فێنک و سێبەردای ئەنێت ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئەو گوڵە کە تێکەڵی چاکە ئەکا بۆ نمونە هەیە گوڵە باخی تەیەکە هەیە جاترەی تەیەکە هەیە کەمێک زەنجەبیلی تەیەکە ئەلێ بۆ قوڵ و کۆکەم باشە هەیە کۆمەڵێک ئێنە تی ئەکا بەڵام بەڕێژەی کەم ئەبێت تێکەڵیکە چکە ئەگەر بەڕێژەی زۆر تێکەڵیکە زۆر گوڵمان هەیە ئەبێ بزانێت چی گوڵە بەکارێنێ یەکی لەوانە گوڵەبەی بوون دوو شێوەی هەیە ینی دوو جۆری هەیە گوڵەکەی گەورەیە زەردە تامی تاڵە ئەمە بە هیچ شێوەیە بۆ خواردن نابێت بەڵکو بەکارێنم بۆ باری بابەتی کە بەکاری هێنن گوڵەبەی بوون هەیە گوڵەکەی بچووکە زەردێکی جوانە تامی شیرینە ئەمە بۆ خواردن ئەبێ و تەندروستریشە ئەتوانێت ئەوەی تێکا بەڵام کە ئەڵێن بەکاری ئەهێنە تێکەڵی چاکەی ئەکا بە ڕێژەی کەم تێکەڵی ئەکا بۆ نمونە کوپێک کە تا ئەو بەکاری ئەهێنێ کەوچێکی چا لە گوڵەبەی بوونەکەی تێەکا بۆ کوپێ یاخود دەبێ بە ڕێژەیەکی کەم کە بێ بخۆی بزانێ بە گرامات چەندی تێەکا هەیە گوڵەبەی بوون گوڵەباخ دارچینی زەنجەبیل جاترە پونگە زیرە ئەمانە هەمووی بە شێوەیەکی گراماتدا ئەنێت بە گرام یاخود بە کەوچکەشا تێکەڵی ئەکا و کەمێک تێکەڵی ناو چاکەیەکە و بەکاری ئەهێنێت کاکزانان لە کاتی لێنانی چاکەیە ڕاستەخۆ چاکە و پێکاتەکان بکەیتە ناو ئاوەکۆیان لە ڕێی چاپاڵوەکەوە بەیان کیسەیەک تایبەت بەخۆی بێبیکەیتە ناو ئاوەکە کوام ڕێگا کێشەی نییە چاپاڵەوەکە بۆ ئەوەیە کە تێئەکا بۆ یەکسەر دوایی چاپاڵەوەکە دەرکا ئەو چاوگوڵوژایی کە تیاەتی فڕێ کیسەیەکی تایبەتی شێ چاکەی تێ بەڵام ئەگەر ڕاستەخۆ بیکاتە ناو چاکەوە لەگەڵ ئاوەکەیە کە گەرمە بێودا ئەنێ سەری ئەنێت و تا سار ئەبێتەوە و دوای بەکاری بێنە بۆ خواردن ئەبێ بێنە بیپاڵێوێت بۆی بە چاکە بمێنێتەوە ئاوەکەی بمێنێتەوە ئەبێ گوڵوبێ بەڵام چاپاڵێوەکە کە ئێسا کار ئاسانیە هیچ شتێکی ناوێکەتە ناو چاپاڵێوەکە و دوای چاپاڵەوەکە دەرەکە یاخود یەکسەر ئاوەکە بەکارێنێ ئەوە باشتریشە کەواتە بە هیوای ئەوەی کەیتر بتوانین چای سارد بکەینە کەلتوری خۆمان و خواردنەوەی چای سارد بەهای خواردنەوەکەی و باشیەکەی زۆر زۆر گرنگە و ئەگەر چای ڕەشیشمان هەر خوارد و کە ڕۆژانە بەکارێنین واز لە ئاگر بێنین بە هەڵم بوون زۆر زۆر گرنگەوەی کە هەر ڕاشاتمی لەسەر کتریەکە دایانێن یاخو بە شازێکیکە تۆزێ کاتەکەی زۆری پێچێک زۆریشی پێ ناچێت بەڵام سوودەکەی زیاترە شەکریش تۆزە دوورخەینەوە لە خۆمان بۆی کەم توانین تەندروستێکی باشمانە بێ دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوە خێر بێ